وێنەکێشان بەشێکە لە ژیانی من، بەشێکە ئەگەر وێنەکێشان نەبێ نازانم چی بکەم. من هەر لە مناڵیەوە خۆم حەزم لە وێنەکێشان بوو. ئەنجا لێکی بیدایی و دوایی تەلەبەکان دەفتەی ڕسمەکانیان هێنا بۆ منی جڵم ناشکاندنەوە کە بعضێکیان مابنیان نەمابن بۆم دروستەکردن. و دوایی باوکیشم خوافکە کۆمەڵێ بۆ یۆشتی بووە کڕیم ئەوە هەندەرم بوو، ئەیگوو بەردەوام بە. ئەنجا من لە مەکتەبی ئەزمەر مامۆستا کەمال کوردی ژێویژی یارمەتیەیەم، بازە جارێکیش پێشانگایەکمانە کردەوانێ تێکەڵە. ئەنجا من کە وێناکێشم حەز بەوە ئەکەم لە کۆمەڵێ خەم و خەفەت دوورم ئەخاتەوە. بۆ دوایەکەشی ئەوەی کە لە دڵمایە، ئەوەی کە مەجالم هەبێ، ئەوەی کە بتوانم ئەیکەم بە تابلۆ و سوێنیشم خواردن مەگەر بمرم. ئەو ڕسمانەی کە منم کرد کە لە لادێکانە کاتێ لە دەرەوە بووم، دیمەنی جوانی وای تیا بوو، حەزم کرد کامێرەیەکم پێ بووە بووم کتابم کتاب بوێنە. بەڵام لەبەرەوەی چەکدارەکان ناحاڵی بوون، من جارێ کامێرەکەشان شکانم هاتن بە گژیشمە لەسەرەوە بەچمە یەک دوو جار گیراوم. ئەنجا ئەمەنە مەنزەرەی جوانی تیا بوو، ئیسان هونەرمەند خۆم نا بۆ ئاواتە بوو دانیشە دروستیان کات. ئێستاش من هەر بە یادی ئەو کاتانەوە دانیشم ئەو شوێنە لە ناوچوانە، ئەو دیاتە جوان و باخ و باخات و گوڵ و گوڵدار و جلی کوردی و ئەم شتانێکی هێتەوە خەیاڵم بۆتانەکەم بەوێنە و ئەم پێشانگایە کاکەمەوە بۆ هەمووتانە، بۆ هەموو خەڵکی بەڕێزی شارەکەم و کوردە وەکە خۆشم خەریک کردووە لە کاتێکە ڕسمێکی وێنەی کۆنی سلەیمانی یا وێنەی کچە کوردیەک یان ئەو لادیە جوانانەی کە نەماون ئەم لەوانەکەی بینن تابلوانە. من لەبەر خاتری بژێوەی ژیان تازە بەم 72 ساڵیەوە بەم 70 ساڵیەوە ناتوانم تەماتە بفرۆشم، ئەو قووەتەشم نییە ئیشکەم و ئەم وێنانە دروست دەکەم لەبەر خاتریەوەی دەست لە کەس پا نەکەمەوە، هەم بۆ بژێوی ژیان هەم بۆ هونەرەکە ئەگەر خەڵک پێی بزانێ، هەم بۆ مێژووکی گەلەکەمان و ئەم شانازیشی پێوەکەم کە بتوانم ڕسمێکی وڵاتەکە و کوردستانێکی کۆن دروستکەم و ئینشەڵا بەردەوامیشە بم هەتا ژیانم مابێ من وازی لێ نایەنم.